دڵی پێم دانات ئایم دەورە بێ ئیمانە قەت دەگەڵ من ڕانەهات ئەی سرای شانسم کوژاوە خۆری بەختەمە هەڵنەهات هەرچە زۆرم ئەوەلدا ئەوەی دەمی جوانەهات قەومی فڕعون پەڕێوە گۆچانی موسانەهات زاڵم زوڵمی لێکردم کەس بە گژی دانەهات خاکم گشتاڵان کرا کە لەم چەی دەزهەر نەهات حاکم خلافی نووسی قاوەنی یاسانەهات وەختە لە دنیام بمرم بارانی ڕەحمەت نەهات بووم بە میوانی خەمان کەمێک بە تەنیا نەهات توجارەکان زکتێرن دەنگ لە فەقیری نەهات سەرچۆ پیشاک دەگەڕێ ساز لە ترسانی ئەڵات شماڵی چاوەکانی ڕایداوری سەرتەمی سەمای یەک دڵی دەکەن دەکاتۆ پەرچەمی بوویە فریشتەی سۆزم لە ئاسمانی ئاوتەمی بوویە مانشی پۆستان پیشە کوردی سەردەمی ڕۆ دەدەم لە مزگێنی بۆ ماچی گورچەی دەمی کەی ئاونگی ئەستم کەوتە سەر سینەومەمی بەخێر ئاوی دەدێرم چرۆی باغی ئەستەمی بوونم مەبوونت بەندا تۆ بەشێک لە جەستەمی دێوانت شەرابی سور بادەی مەستی بێخەمی چاوانت حکەمە ڕەوای پاکی ساوزی شەبنەمی راسە شۆڕی ئەم سەدەی گیری دەستکە کامەمی سەدی وەک من مەمنونە گەرە ببێ هاودەمی بۆیە من کەڵایە دایمە بژی بێخەمی تۆ دەرکەوتی ئەوزانی ڕووساری سەر هەڵەگەڕا میوانی بوو خەزانی من شێت و شەیدای تۆمە تۆ بۆ خۆت باشەزانی بەس خۆت لە گێری ئەدەی ئەوەندا پێڵەزانی دڵە ئەنێمە بەرپیانت بۆوەندە پێ نەزانی ڕۆح لە ڕۆزیاتر نییە تۆ بۆ خۆت باشەزانی لە لەکاکێ منم مەرەدە هەڵدەگەرێشانی بادوایەک لەینەکە هێمن بۆ دۆستەکانی بادوایەک لەینەکە هێمن بۆ دۆستەکانی هێمن کەڵە خۆش بێ بۆ خۆت کەڵی مەیدانی میوانی کاکەڵمەتم مەردە هەڵدەگەرێشانی بە خێراتیان لێ دەکەم چیاتون بە میوانی ئەشۆ خەشاو عیارەکەم جوانە ڕوو بە خاڵەکەم شۆ خەشاو عیارەکەم جوانە ڕوو بە خاڵەکەم ئەشمەرە دڵدارەکەم بەندی ژەرگ و دڵەکەم ساقی لە فریامکەوە وێنی کۆنە یار دەکەم ساقی لە فریامکەوە بێنە پێکە تاڵەکەم بێنە پێکە تاڵەکەم دەکەنای شەڕەفکەندی هەز بە خۆشحاڵی دەکەم لەگەڵ ئاغای سەراوی دووشێ بەندان شاز دەکەم سەراویم لە پژە بێ ژێنە بە گۆڵی مردووەکەم سەراویم لە پژە بێ ژێنە بە گۆڵی مردووەکەم دەیدەن بە نەشەی لێدەن دووشێ بەندان شاز دەکەم دادیمە لە عیشا خۆمی بە قوربان دەکەم لە بۆ هێمناکەڵا بە خێراتی لێ دەکەم شوکەی سەلامە شورم هەتا زیندەژێ دەکەم بە کۆمان ڕاو دڵم لەو بەندە شازی دەکەم شوکەی سەلامە شورم خۆمی بە قوربان دەکەم بۆ عەشیرەتی لۆر بۆ گەورە و چکۆڵی شوکەم بۆ گەورە و چکۆڵی شوکەم ئای بێوەفا بووی بێوەفای توانێ پێوەفام بوو بۆ دەسڵەنجم لە عاشق تەنیا دەرد و جەفام بوو ئەسلینی چاو دەبینی هەتای دڵ بوو نەفام بوو خۆشەویستی من و تۆ قسەی ناو خاس و ئام بوو گەیشتن بە عەشقی تۆ شەو ڕۆژان دووعام بوو وێنەی بێژانت گوڵم وێنەی بێژانت گوڵم هەموو ساتان لەلام بوو دەم دوان دەم هێنا دەم برد بەڵامە هەر بێ وەڵام بوو شۆڕشم کرد بۆ جوانیت ئاخ کە بێ سەر ئەنجام بوو تۆ تامەل ئەمی دەردم ئاوی تاڵی نێوجان بوو دەم خواردەوە بەیانی بەناو دڵی تەنیام بوو دێو تاریک و چۆڵا ئەو ڕووناکی چرام بوو چرام بوو چرام بوو هەژاری دەیدا بڕیم بەناخۆ هەڵوەدام بوو دوور دەویشت تەنیا مەرگ خۆزگەی دڵی شەیدان بوو هەدەنگی زەلال شەرید بە شەعر و لە مەقام بوو ئاغا مۆستەخانیدا ئەوە پەیدا بوو ئەسوو لە قزمەت جەنابیدام هەڵێ ئێمەی لەبیر چوو چووکەی وەستەخانیدەم ئەو بەندەم گوتووە بۆ
دوژمنت ببێ مردوو سڵاو لە هێرشی بانەڵێ لە بیریچوو ئەی تۆ لە دوور و من لە دوور سەبرم گەیە سەر سنوور ئەسان لە ماڵم سنوور هەرسانە بە چاوێکی چوارتا لەگەڵ شارە سوور خاڵی شەو بۆم لێدا بە باڵم ئەو بە تەمور هەرسانە بە چاوێکی چوارتا لەگەڵ شارە سوور دێمەنی کەڵە خۆش بێ بەندێ دەڵێم لا سوور ورادی مەنایسا ئەی دوێنم دوور بە دوور ئەوە بۆ خدری لۆر ئەی دوێنم نزیک و دوور هیوا دێگەی کوانێ ئەم شۆکەنای کەم مەقدور جەلال شەریدی بۆم دەڵێ ئەم شۆ هەر وەک ڕەحیم پور لەگەڵ ئای شەرەف کەندیم ئەوە ئەدەیڵێم لا حەزور بەخەندنیە خۆشحاڵم وا هاتووەتە تۆ حەزور دۆستی مەریوان سەراویە بەخێر بێ سەلامە سوور بەخێر بێ سەلامە سوور ئای دەمی دەڵێ هەنژینە لە نێو گۆزەشیندایە دڵ بە دڵە مەبەستە 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 دڵ گۆشتە بێ وەفایە هەی هەی لەو باڵا بەرزە دەڵێ داری حەنایە چووکەی سەلامە سوورم لە پشت دەرێ ئاغایە بۆ سەلامە سووری مەرداعەتە میتایە کۆمەر پایەدار بێ وەک بابی خۆی ئاغایە پشت دەراوەدان بێ سەبارەت بۆ ئاغایە کامێرەی بێناسی مەنشورە لە دنیایە بەختیار بێناسی ئاغایە بێ هەمتایە نمونەی پشت دەرە نمونەی گشت دنیایە کاک محەممەد بێشیری بەندەی دە خدمەتدایە لێیدا ئاغای کاوڵانی ئەنجەی خۆش بێ خودایە لێیدا ئاوارە ژیان پەنجەی خۆش بێ خودایە یەک دەڵی ژیکۆیە یەشیش وەک ئاقەبرایە سەرکەوتوو بن ئینشەڵڵا لە دەردان لە بەڵایە شەراوی مەهیمە مەرداعەت تەمیتایە بۆ ئای شەڕەف کەندی ئەو گەورە مامەسایە ئابەلۆن بەخێر بێ پێم نۆرەی کاکی وایە کاکی وا دەدوێنم بەرزا ئەو بارەگایە چووکەی مەلالۆرم ئەمری بابی زاوایە بۆ کاکای هەرشی بڵم دەو ئاهەنگ و هەوایە هەڵمەت بەمران دەگا بەسلامە تێزاوایە بەسلامە تێزاوایە ئەو گەحدەیە خۆشە شێرە پیاوی تێدایە ئەم نیش دە خدمەتیاندام ئەوەیدا حزوردایە ئەی بەراسە خەجوانی جوانە چێ پێشتم من تەنیایی چۆن وەسفی کەم چەند تاڵا ئەف لە دەردی ژدایی چۆن دڵدانە بەم ژۆرە ڕۆی بێ ماڵاوایی من کە شێوەی مەجنون بووم ئەم دیەشکی لەیلایی دەرەماڵ دەگرم دەڕۆم وەک پەراری چیایی وەک خەج وەفادارم بای چیا من بووم کۆتایی هەستم کرد خۆشت ناوێم دێڵم نەی خەمە دوایی دەی کورد بابم پێ خۆش نییە حەق تووشی بێ ڕیسوایی ڕاستە کوڕاژارم بەڵام ناکەم گەدایی شکر دڵ دەوڵەمەندم لە ژیان دەکەم پاشایی هەت سەرم شۆڕ نەکردو بۆ بژێوی دنیایی جگەم ئەمباری دنیا دێڵم بەبێ ڕیایی هیچ بانم قبوڵ نییە لە تێگەیم خودایی ئەوینی دوولایەن بێ سەرکەوتنا لە کۆتایی بەس بە خوار عەسرەتە بۆ شەویستی یەکلایی دەرشی برای هەڵمەتی بۆ دەڵێم بێ ڕیایی سەلامی بابی کۆمار بۆ دەڵێم بە تەنیایی سەلام جێ ڕەسوڵی و ئیدریس خاڵی خودایی هەت سڵاو لە میوانان بۆ دەڵێم بە تەنیایی وەستاخانی کاکێرش هەڵێم گتبووم بۆ دوایی هەت سڵاو لە هێرشی هەڵێم گتبووم بۆ دوایی خۆش بێ ئاسۆسوونەی بۆ دەڵێم بێ ڕیایی لەبێ زۆرم بۆ بێری لە سووری لە پەنجایی ئەی وەرە 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 ئیلهام بەخشی شیعر و هەڵبەستەکانم وەرە ئیلهام بەخشی شیعر و هەڵبەستەکانم وەرە ئیتراتۆڕی ژووری تاریکستانم لەو ڕۆژەوە تۆم نیوە لە دڵەوانی گەرانم کاکی وا دێگەی دۆستی بەدڵ و بەژیانم ئەبێ جوانی بۆ بڵێم بە وەزیفەی دەزانم توانی ئاسۆسنەی ئەی خەمە سەرچاوانم تاڵە ئاسۆ لێرەیە ئەی خەمە سەرچاوانم سڵاو لە هێمنی گەڵا ئەیڵێمە تا بتوانم ئەوە بۆ کاکی زاوە ئەیڵێمە تا بتوانم کاکە هەڵمەد لێرەیە ئەم شەو لایەن میوانم بژی هەمە پلدەری دۆستی بەدڵ و بەژیانم بژی هەمە پلدەری دۆستی بەدڵ و بەژیانم ئەبێ جوان بۆی بڵێم بەدینم بە ویژدانم توانی هەمە پشدەری دۆستی بەدڵ و بەژیانم تاجری پاکەتە ئەی خەمە سەرچاوانم ئەم شۆکە لە دڵەوە لە لوتفیان چاوەڕوانم ئەم شۆکە لە دڵەوە لە لوتفیان چاوەڕوانم دەبێ جوانی بۆ بڵێم بە وەزیفەی دەزانم بەدڵ و بەژیان خۆشحاڵم ئەم شەو لایەن میوانم هەتا ئەو ڕۆژەی بمێنم نان خوردەی پشدەریانێ ئەی چاوەستیری بەیانی لەماوم لە
لشياني شاوستيري بياني نماوم لشياني شنيا ياري بوفا شرني لبرتلاني أنا مكي خستخانة درماني قش درداني وبدردم نازاني قلبي بمارستاني إسكا مكتو جوانينا شيجاني كردستاني نشارة وليري نلوكي سليماني هاي نفس بالكاني ترشي نشب نمي يراني هاي نبيا كوشد بودانين نيكي والي تاراني لبو عاسو شورا درناسم لفرماني شوكي سلام الشورم شيري پشدرياني بودجان ترورا خداي بپشتيماني بو باوشي كومارا شانم بشميلكاني دبرو ريشي دمرم دلي ويشوي كنعاني دبرو ريشي دمرم دلي ممي آلاني داستانی عشقیمە چیرۆک و ئەفسانەیە ڕۆمانی مەموسین و مەجنونی دیوانەیە لە مەیدانی عشقتدا هەر عاشق زانانەیە مەی و بالەی نێوی تۆن باروتی مەیخانەیە شیرین و بەنازە پابەندی پاوانەیە بۆ سینەی مەستم دەکا وەکۆنی ڕێعانەیە هەردەم بە پێکەنین و ڕەفتاری مەستانەیە مەزەی کاتی دۆشینم ماچەشی لێوانەیە بەسەر دێڕی شێعرەکەم شەما و پەروانەیە کەوکی لەمان پڕیوە کۆری ئەو ئاسمانەیە ڕۆڵ مەست و غەیرانی لاڵی ئەو چاوانەیە دوای من شێ هەیە شۆر بێ هەڵشی لا بێگانەیە ئەفسانە بۆ من دەرچوو پشتیوان و وانەیە عەشقی ما تا سەرە تاوەنا و پەیمانەیە خاساقسی تێکەیە بۆ ئەمە پشتەریە سڵاو لە پێش لاولۆڕی ئەو ئەندە عەیدیویە چەند سڵاو لە پێشڕەوی 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 با نەڵێ دەنجی نییە دەران شری شاید بە عاشق قسە بۆکانیە ئەی سڵاو لەکە پێشڕەوی عاشق قسە بۆکانیە بۆ وەستا بەختیاری سەلامە سورنێرەیە بۆ تازری پاکەت بۆ ئەمە پشتەریە چەند سڵاو بێ لە ئەمە ڕێزی تایبەتیم هەیە چووکەی خاڵە هەڵمەتیم درێنی چاویمەیە بەڕاستی زۆر خۆشحاڵم چونکە مامی لێرەیە ئەویش مامی ساوایە بە تایپەی لۆریە هەخۆش بێ مامی ساوە ئەوژی بە تەعریف نییە ئەمانەتم وێداوە دە پێ بڵێ کوا لە شوێیە ئەمانەت داری چاکە بۆ شێقەی لە بەسرەیە هەڵمەت دەبێ بەساوە ئەو بەندە عەیدیویە چێکەس گۆرانی دەڵێ زەران شریف لێرەیە هاتۆ لە سلەیمانی بۆ ئاقای سەراویە گەربیکەیە 1 میلیۆن بەدا بەشتێ هیچ نییە دەبێ زۆرم بۆم لێرێ بە شێخەی لە بەسرەیە خۆش بێ ئەما پشتەری بۆ کاکێ من کەڵایە بۆ وەستا بەختیاری بابی کۆمەر لێرەیە بۆ ئیدریس و ڕەسوڵان سەلام ناڵێ لە شوێیە چونکە زیرانی مەبۆ بە شێخەی لە بەسرەیە دەستی باوکت ماز دەکەم سەلام جێگەی خاڵیە کەڵی ڕشکەڵانە لە مێشە چێم زیندانە چاوان شەرێکی مانگە لە سەری و سیگەپانە یەک لە بۆ نەگرم شەربی ئەو هەنارانە هەرسانە بە چاوێکی سەردەشت و سەبزوبانە سڵاو لە کاک مراد ئەو بەندەم لەگەڵوانە بۆ کاک ئاسۆ سونەیی کە خالی دم دیوانە دانە منیان نەسێنێ بژینی ئەو سونەیانە بۆ کاکی وا تێگەی ئەو بەندەم لەگەڵوانە کە خالی سونەیی با پێم نەڵێ نەزانە کاکانەبی خۆش بێ ئەویش لە سونەیانە جەماعەتی دژەتی ڕۆ ڕێزیان لەسەر زەرانە لێی بەزیابێ ئیشەڵڵا بۆی ناردم ئەو یەکانە ئەمیش دەڵێن پیرۆز بن پیرۆز بن پیرۆز بن پیرۆز بن ئەو زاوا بوو کە جوانە ئیشەڵڵا سبەینێ لەگەڵ ئەو سادانە شایەکی بۆ دەکەین شایەکی بۆ دەکەین وەڵڵا وەڵڵا بەخوا بۆ پشتەریانە دەبێ دەنگداتەوە لە وڵاتی کوردستانە چاوم هیوا تێگەیە با پێم نەڵێ نەزانە سڵاو لە کاکیوە با پێم نەڵێ نەزانە دۆستی کاک سەروەرە کاکە سەروەر چاومانە دۆستی کاک سەروەرە کاکە سەروەر چاومانە
ناكم شوي استفادة وسلام السورة تزانم زيادة مردة تاكملي وسلاوي بخير بي أو أستاذة رزقار شرف كندي خوش بي أو هنرمندة وسلام السوري تزانم زيادة مردة لفش دريا مردة وتشوي ما منده حسابي لسردكم الله يشوي هالقردة باختيار بي ناسي بخير بي أو أستاذة حمد سودی بەتایبەتی حمد سودی بۆ قسە چاو گەورەکەی برکەشێ هەرە تۆزەی بێتە باوەشێ